سڵاتە نەوێزانی خۆشەویستان بەخێر بنەوە بۆ ڤیدیۆکی کەی ئەنبۆکسینگ ئەوڕۆ ئەنبۆکسی ماوسکی بۆردێک دەکەین لە بۆ موبایلی. دەزانم ئەو نوع ماوسکی بۆردەتان پێ جوان دەبیت و بەدڵیشتان دەبی. ئێستاش با دەست پێ بکەین، سەرتا تیپەکەی بکەینەوە. ئێستاش دەست بکەین ئەنبۆکسکردنەکەی. ئێستاشمان لە ناو پاکێتەکەی دەرینی ئەوالەیە. ئێستا قەبای فرەیدینە لایەچکە ئەزە لە ماوسەکەی دەست بکەین. تشتێکی جوانە. ئەجا شتێکی خۆشتان پێ برێم RGB-شە، واتە گڵۆپەکانی دەگەڕێتەوە ڕەنگی لە کاتی ئیشکردنێ. ئەوە شاحینەی کیبۆردەکەیە، ئەزەم شاحینەکی درێژتری لەدادنێ. ئەوەش زانوی چییە؟ تازە کردن بە زەوی نازانم چییە، ئەوان کەم دیتە بوو. ئەوزان جێ مۆبایلیە ئەوە لێرەبی ئەوانش بخەینەوە. ئەجە بێنە سەر کیبۆردەکەی تەماشاکە. ئەوە کیبۆردی جوان لە بۆ سیستەمی iOS و ئەندرۆیدش لەوە هەردوویشی بێتەوە. ئەوەش فێرکاریەکانە، هیچ پێشتمەوانە نەما. ئەجا ئەمەلێکی موبایل لە سەریدا دەنیشی بۆ نوایەتەوە. ئەجا لێرانەش سەیرکردن ئەو جێ شەحنەکەیتی، ئەوش جێ ماوسەکەیە تێی دێخی. ئێرانەش نازەمی چییە، ئەوش USB-چکەی لانێ ئەگەر شتەشکەش تێ بێخی. ئەجا بەکاری دێنین. ئێستاش لە کارەبای دادەنین و ئیش پێ دەکەین. ئەجا ئەو ماوسکی وەردە لە ڕێگەی بلوتوزەوە ڕەبتی دەکەی. ئەجا پاشەوەی کە ڕەبتت کرد لە ڕێگەی ئەو بەرنامەیەوە، ئەو بەرنامەیە بە ناوی شوتینگ پلس V3 ڤێرژن 3ەکە، ئەوەی داونلۆد دەکەی. ئەجا لێیان دەرەدەیە سەری لە دەرێ کۆنێکت نییە. هەر وەک دەبینەوە شەک لە چ کرد بۆ بەرنامەکە چنە بوو. دەبینن ئەو یاریانە ئەگە بتوێ لۆشی زیادکەی دەتانی ئەو زایدە داگری ئادەکە هەرچی یارێکی بتێتن. لێیان ئێستا دەبینن یاری پۆبجیش تێدایە، یاری کریتیڤی تێدایە، یاری فریفایر، یاری کۆڵ ئۆف دیوتی موبایل، یاری فۆرتنایت، هەرچی یارێکە دێتن لە موبایل دەتانی پێی بکەی. ئێستا دەچینە طبعا دەبی ئەوەش ئەو جێی ساحەی ئۆنکەی هەتا بتانی ئەو V3 بێتە سەر شاشەی. ئەجا دوایە بێنە سەیاری پۆبجی و کە ئەو V3 دادەگری ئەو شوێنی دوگمەکانت پێ دەڵێتن ئێستا چوچی لێیە. ئەمنی خۆم چا کرد بە ئەندێ مشکلەم نییە. ئێستاش دایدەنین و بادەنجی هەبی. ئەگەر بتوێتن لێرانە تیدا دەگری بۆ پێیەت و لە چێنەرەدانەیان بە تی دەفتە ماوس ئێستا مۆدەکان هەڵدەبژێری چاندمان لێ
بە یاریی لانی ناکەین بۆ تاقیکردن بۆ تێستیە بەڵام ئاگادار بن سێتینگەکەت هەندەگەری یەک بیتە یعنی شوێنی دوومەکانتان یەک بی لەگەر ئەو شوێنانە ئێستا ئەیم لێرە نیە ئیمن لەگە یەکی دوون دێتن دەچمە سەیەکی ئەتە تاکید مۆلەی ئێستا دەبینن شوێنەکان تەواو نییە شوێنەکان تەواو نییە پێویستە چایکە ئێستا ئەوەش بامەسێرە بۆ نوعی شوێنی تابەکەش لەولاترە تابیەک و دابدوو هەیە تا لاکەویتەن یەکسەر ئەگەر دەست لەسەر دووگمکەی لابرد ئێستا بزامی کێشەی نەما باوەش لێرە بی و شوێنی ئەو دووەش ئێستا سێوی دەکەین و لە ئەریناش بچین بە هەمان شێوە تەواو جوابی هێمە پێش بۆی جوان دەتان دیار بێت هەروەک دەبینێن ڕەنجی ماوسەکەش دەگۆڕێ وەروە کیبۆردەکەش من لەوە ناوڕەنگەکانی RGBەکەی ناوکو شوێنەکەیان تەواو نەبی ئەم بگورن یەک دەقە ئەو ناوی و هالەوی لە بۆ کیبۆردی ئێستا مەزبوطە ئەو چەند ڕۆژە دووسێ ڕۆژ بوو لە کۆمپیوتەر بەمان دەکرد هەندێک دەستم لەگەڵ لێ ڕاستیە لە ماوس کیبۆردی لە بۆ پەبجی مالەوە یاریکیان کەم مشکلە نییە دۆوەم هەڵگرتەوە ئەم فۆڕەکەی باشترە ژمارە دووشی یەک دەقە جێیەکان هەندێک مەزبوط نییە ئێستا دەبێت تەواوی بەرحاڵ سێتینگەم چاکرد و بەس دیارەسکاری کردەوە تێکچەوە ولو لەخۆیە دەبتە ئەم شار سەیرە زۆر لە خۆ ڕاکردی ئەم شار ئەو شوێنی دوومەکان هەندێک مەزبوط نییە من وەروان مرتاحشی کیبۆردەکە جێی دەستی هەیە ئێرانە بۆی دەست پێشان ناکاتن هیچ کێشەیەکی لەوە دروست نابێت
ئەوەی بینیشتانەوەکی بەڕدەکە بوو لەگە ماسەکە تەوان شتێکی نۆرماڵە هیچ مشکلێکی نییە یاریەکانتان بێ ئیستراحەت پێ بکەیت وەرەوە لە بۆ یاری وەکو لە بۆ یاری باتڵ مەڵتی پلەیەرەکان هەمووی دەبێتن وەکو یاری کاڵ ئۆف دیوتی مۆبایلە فۆرتنایتە پەبجیە هیچ کێشێک لە دروست نابێتن نرخەکەشی زۆر هەرزانە لە 18,000 لە بۆ 25,000 لەو بابەتەیە من خۆم بە 18,000 کڕیە ئەوجا لە خۆتان دەتوانێت پێویستان پێیەتی یاخودنا ئەوە لەسەر خۆتانە ئادەیکڕن یاخودنا هیوادارم ئەو ئەمبۆکسینگەتان بەدڵ بوو بێت تا ڤیدیۆکەتر و کاتێکی تر خواتان لەگەڵ